ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیخم لە خێم شەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەترسیەکانی شەڕ و لەشکرکێشی بۆ سەر خاچی هەرێمی کوردستان. گەورەترین مەترسی کە لە ئێستادا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە دەستێوەردان و لەشکرکێشی سوپای دەوروبەر و هەروەها هەرێمایەتیە بۆ خاچی هەرێمی کوردستان بە بیانووی ڕاودونانی هەندێک لە هێزەکانی دیکەی پارچەکانی دیکەی کوردستان کە بوونیان هەیە لە خاچی هەرێمی کوردستاندا. ئەوەی کە جێگەی تیاڕامان و جێگەی پرسیار و هەروەها مەترسیە ئەی کە خەڵکی هەرێمی کوردستان دەپرسن بۆ نمونە ئێمە هەرێمیشی فیدرالین سەر بە حکوومەتی عێراقین لە ڕووی دەستوری و چوارچێوەی یاسایی ئێمە سەر بە عێراقین. پێویستە حکوومەتی بەغدا لە چوارچێوەی ئەم دەستێوەردانانەوە ئەم مەترسیانی کە دەکرێتە سەر خاچی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی فیدرالدا بێتە وەڵام. هۆکاری چییە کە حکوومەتی عێراق بە شەرمنانە لەسەر ئەم پرسە مەترسیدارە هاتۆتە قسەکردن. ئەوەی کە پێویستە حکوومەتی عێراق لە چوارچێوەی یاسا و دەستوردا بەرامبەر ئەم لەشکرکێشیەوە بەرامبەر ئەم مەترسیانە کاکرێ بۆ سەر خاچی هەرێمی کوردستان و ئەم داگیرکاری کاکرێ واروە ئەو تێکدانی کە لە چوارچێوەی سروشتی هەرێمی کوردستاندا جێبەجێ ئەکرێ ئێستا بۆچی حکوومەتی عێراق بێدەنگە. ئەمڕۆ لیژنەی ئاسایش و هەروەها پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هاوڕێ لەگەڵ لێژنەیەک لە پەرلەمانی عێراق سەردانی ئەو ناوچانەیان کردو بۆی کە لە نزیکەوە ڕووداوەکان بە چاوی خۆیان ببینن و مەترسیەکان بە چاوی خۆیان بینن دواتر لە چوارچێوەی یاداشتێک یا خود ڕاپۆرتێک بیدەنە هەردوو پەرلەمانی کوردستان و هەروەها ئەنجومەنی نوێنەرانی عێراق بزانین هەڵوێستیان چییە بێ لەم بارەیەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵێک بابەتی دیکە پەیوەست بە لەشکرکێشی و داگیرکردنی خاچی هەرێمی کوردستان و مەترسیەکانی لە ئێستا و لە داهاتوودا بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاگیوا سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ڕەواندز لە ڕێگای سکایپ و لەگەڵ مای کاگیوا سڵاو دەبێت هەروە بڕیارە کاک باڵام محەممەد ئەندامی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان جەنابیشان لە دووهۆکەوە لەگەڵمان بن. سەرەتای گفتوگۆکە لەگەڵ کاگیوا دەست پێکەم. کاگیوا مەترسیشی گەورە ڕووی کردوتە هەرێمی کوردستان ومانە بینن خاچی هەرێمی کوردستان ئێستا داژیرەکرێت دەشێوێنرێت سروشتەکەی گوندەکان خەڵکەکەی ئاوارە دەکرێت و لەسەر جێگەی خۆیان ناهێنڕێتەوە. ئەوەی کە جێگەی پرسیارە بۆ خەڵکی کوردستان و بۆ زۆرێک لەلایەنە سیاسیەکان یعنی ئەم بێدەنگیە بۆچی و ئەم داژیرکاریە بۆچی تا ئێستا کە بە شێوەیەکی جدی لایەنەکان هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم عێراقیش نەهاتۆتە سەرخەت بۆ مەبەستە. فەرموو. سڵاو کاک هاوڕێ، سڵاو بۆ جەناب و بۆ بینەرانی کورسات. زۆر ئێمە زۆر جاری تێر هەر لەو شاشەی ئێوە قسە و باسمان لەبارەی مەترسیەکانی داگیرکاری وڵاتانی دەوروبەر لە نەویشیاندا تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان کردووە. زۆر جاریش هەڵوەسەمان کردووە کوتمانە ئەم مەترسیە مەترسیەکی ێزگار جدیە تورکیا لە بیانوو دەگەڕێ بۆ داگیرکردنی خاچی کوردستان و ئۆپراسیۆنەکانیشی بە بەردەوامی درێژە پێدەدات. تەنیا هەر لە ئۆپراسیۆنەکانی ئەگەر هەمیشە بیانووی شەڕی پارتیکرێکاران و گەڕیلاکانی پارتیکرێکاری کوردستانی بەڵات دەبینین لە پەراوێزی ئەم شەڕدا خاکمان داگیر دەکات، خاک دەسووتێنێ، دارستانەکان دەسووتێنێ، دارەکان دەگوازێتەوە بۆ تورکیا. بۆیە بەڕاستی دەبێ هەموو لایەکمان هەڵوەستە لەسەوە بکەین. ئەوەی ئێستا دەوڵەتی تورکیا دەیکا دەسوەردانە داگیرکاریە تەماهی لە خاچی هەرێمی کوردستان. لەسەبارەت بۆی بۆچی هەڵوێستەکان هەڵوێستی شەرمنانە یان تەنانەت زۆر جاریش بێدەنگانە دیارە ئەم کۆمەڵی هۆکاریە. یەکیانەوەدا دەوڵەتی عێراق لە نێوان دەوڵەتی عێراق و لە نێوان دەوڵەتی تورکیاوە ڕێکەوتنامەی ئەمنی هەر دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکان. بۆیە دەوڵەتی تورکیا ئەم ڕێکەوتنامەیە دەخۆزێتەوە بۆی کە دەوڵەتی عێراق ناچار بکات کاردانەوەی بێ بەرامبەر بەو هەموو دەستدرێژەی کە دەیکات. ئەمە یەک لە هۆکارەکانە کە دەوڵەتی عێراق پێویست هەڵوێستێکی ئەوتۆی نییە. باشە. زۆر کەس کاگیوا وای لێکاتەوە کە حکوومەتی عێراق لە ئێستادا بێدەنگە، ینی وای دەبینن کە ئەمە ڕێکەوتنێکی هەم پێشوەختە هەم ژێربەژێرە لە نێوان هەم تورکیا هەم عێراق بۆی کە ینی ئەم ناوچانە کە ئەوان بە بیانووی بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان هێرشی بۆکەن ئەم لەشکرکێشیە بکرێت و عێراقیش بۆیە بێدەنگە هەندێک بەرژەوەندی لەبەر چاوەگرێ لەگەڵ تورکیا بۆی ئەو بەرژەوەندیانی بەردەوام بێ لەگەڵە وڵاتە. ئەمیان تا چەند بەڕای جەنابتان لە جێ خۆی دایەتی؟
دەوڵەتی تورکیا جگە لەوەی کە ڕێکوتنامە کۆنەکانی خۆی خۆستۆتەوە باریدۆخی ئێستا عراق هەمومان دەزانین وڵاتێک کە تا ئێستاش ناقسی سیادەیە ینی وەک پێویست نەیتوانیەوە سیادەی خۆی پارێزێت بەتابەتیش لەو دواییانە کاتێک کە بینی مامۆستەفا کاظمی هاتە سەر حکوم ئەو کابینەکەی وەرگرت یەکێ لەو بەڵێنانەی کە دای ئەوە بوو کە داکۆچی دەکەیان پێداگیری دەکات لەسەر پاراستی سیادەی خاچیان بەڵام بەداخەوە دەبینین سای حکومەتی کاظمیش تشکیلکێشەکان بەردەوامی هەیە نەکە بەردەوامیە ئەو بێدەنجەی دەوڵەتی عراق دەستپارتیەوەی کە ژێربەژێریش ڕێکوتنامەیەک دوای سەردانی وەزیری بەرگری تورکیا و بەرپرسانی میت بۆ عراق ڕاستی بێدەنجەکە وا لێک دەدرێت عراق ڕازیە بە سەر هاچی هەرێمی باش خۆی لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی سیادەی عراقدا هەرێمی کوردستان دەوڵەتێکی فیدرالە کاگیوە یعنی کە پێویستە لە چوارچێوەی دەستوردا کە ئێمە لە عێراقی فیدرالداین یعنی دەبێت لە ڕووی سیادە و سەروەریشمانەوە عێراق سنوورەکان بپارێزێت لە هەر دەستێوەردان یاخود هەر لەشکرکێشی و هەر دەستدرێژێکی وڵاتان بەڵام کە عێراق ئەمە ناکە لە ڕوونێو دەوڵەتێکەوە تا چەند عێراق بە تایبەتی لە نێو وڵاتانی عەرەبیە پشگیری دەکرێت چکە ئێمە بینی بێدەنگی وڵاتانی عەرەبی شەیە بەڕاستی لە ئاست ئەم لەشکرکێشی و ئەم داگیرکاری خاچی هەرێمی کوردستان کاکەوڕێ کاتێک کە تۆ خاوەن ماڵ بێدەنگە خاوەن ماڵ بێ هەڵوێستە و کاردانەوەی نیە ینی وڵاتانی عەرەبی چی بۆ عێراق بکەن زار دەبینین لە ئاستی جامعەی عەرەبی هەڵوێست دەتەبرن بەرامبەر بە داگیرکاری بەڵام بەڕاستی ئێستا خودی عێراق دەستی نەبردووە بۆ کاتە دیبلۆماسیەکانی خۆی بەتایبەتیش زانیاری ئێمە هەیە تا عێراق نە هەرێمی کوردستان بە فەرمی لای نەتەوەیە کردوکە شەکوای خۆیان لە بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورکیا دەرنەبڕیوە یعنی ئەوە یەک لە پرسەجدیەکانە تۆ ئەگەر خاوەن ماڵ بێدەنگ بێ بەرامبەر بۆ هەموو پێشەرکاری سیاسەی خاچی عێراق یعنی وڵاتانی عەرەبی چی بۆ ئێمە بکەن بۆی ئەمە دەستێتە ئەو سواتەوە کوزەناب دەباست کرد کە عێراق ڕازیە یعنی ئەو عەرەب دەڵە سکوت علامەت ڕەزایە ڕازیە بۆ داگیرکاری کات دەکرێت بەرامبەر خاچکاری تۆ دەشبینی تەنانەت ئەوەشیان خۆستیتەوە عێراق لەبەر کێشەی لەگە هەرێمی کوردستان هەیە پێی خۆش هەرێمی کوردستان لە بارودۆخێکی وا بێت کە نەتوانێت داکۆچی لە خاچ خۆی بکات و وەکو کاتی پیشات بەرامبەر بە هەرێمی کوردستانیش بەکاری دێنێت زۆر باشە کاکیوا دەست خۆش دواتر دێمەوە خزمەت جەنابەت بۆ هەندێک تەوەری دیکەی پەیوەست بەم بابەتە لە ڕووە سیاسیەکەیەوە لە ڕووی ناوخۆی لە هەرێمی کوردستان سپاس دەکەم بەڵێ کاک بەڵام بۆ محەممەد ئەندامی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بەڕێزیان لە شاری دۆک لەگەڵمان لە چوارچێوەی ئەو لیژنەیە بوون کە ئەمڕۆ سەردانی شاری دۆکیان کردەوە لە نزیکەوە ئەو ناوچانیان بەسەر کردوێتەوە کە ئەم لەشکرکێشی و ئەم داگیرکاری و هەم وەدەرنانی خەڵکەکەی بە بیانووی لەشکرکێشی سوپای تورکیا لە ناوچەکە ڕوویداوە کاک بەڵام بۆ سڵاوت لێ بێ سپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مای ئەمەوێت سەرەتا لەوە پرسم لێژنەکەی ئێوە کە پێکێنراوە لە پەرلەمانی کوردستان و چوونەتەوە ناوچەیە لەگەڵ لێژنەکەی پەرلەمانی عێراق ئەمڕۆ بەچی گەیشتن و چیتان بینی و ڕووداوەکان چیتان پێ ئەڵێ ئێوە چۆن وێنایەکەن ئێستا فەرموو سڵاو بۆ ئێوەش بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایە دیارە وەکو شتێکی ڕوون و ئاشکرا هەمومانەی زانین کە ئاڵۆزیەکانی سەر سنووری هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا لەم ماوەی ڕابردووەدا زیاتر ئاڵۆزی بەخۆیەوە بینیەوە هەتا بوو بەهۆی ئەوەش کە پوش و پاوەنێکی زۆری هەرێمی کوردستان بسووتێەوە جێیشی تورکیش دەستی بچێتە ئەوەی کە سروشتی جوانی کوردستان بشێوێنێت و بکەونە بڕینەوەی دارستانەکانی هەرێمی کوردستان کە لەم دارستانانەدا داریوایتیا بۆ عمری 100 ساڵ بووە و وەکو غەنیمە بیبەنەوە بۆ دەوڵەتی تورکیا و لەوێ بیفرۆشن. ئەمە دەنگدانەوەیکی زۆری لە میدیا لێکەوتەوە و لە ناو خەڵکی شادەنگی ناڕەزایەتی بەرز بوویەوە هەر بۆیە پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێمی کوردستان بوایان بە باشزانی کە لیژنەکانی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان کشت و کاڵ پێشمەرگە و ژینگە لە هەرێمی کوردستان و لیژنەی ئاسایش و لیژنەی دیفاع و لیژنەی زەراعە لە پەرلەمانی عێراق سەردانی ئەم ناوچانە بکەن بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان
سەبارەت بە ئەو زیانانەی کە بەر هەرێمی کوردستان کەوتووە زیانی مادی و زیانی گیانی و دیاریکردنی دەست درێژەکانی دەوڵەتی تورکیا کە وەکوتم هەر لە دەست درێژەکە خۆی نەبینیەوە بەڵکو کەوتاوەشی کە داهاتی وڵاتەکەەوە وەکو غەنیمە بەڕەوا بزانێ بۆ خۆی. ئێمە ئەمڕۆ ئەم لیژنەیە لە دەستپێکی کارەکانمان سەردانی پارێزگای دووەکمان کرد لەوێ چاومان بە بەڕێز پارێزگاری دووەک کەوت و گفتوگۆمان لەو بارەیەوە کرد ئەو ناڕەزایی خۆی و ناڕەزایی حکومەتی هەرێمی کوردستان و ناڕەزایی خەڵکی ناوچەکەی پێگەیاندین دەربارەی لەشکرکێشەکانی تورکیا و بەدەستەوەدانی بەهانەی پارتی کرێکارانی کوردستان کە دەوڵەتی تورکیا بە بەهانەی ئەوان هێرشەکاتە سەرخاکی هەرێمی کوردستان و هەوڵماندا کە لێک تێگەیشتن هەبێ بۆ ئەوەی چۆن چارەسەرێکی ئاشتیانە بدۆزینەوە بۆ ئەوەی ئەم شەڕە کۆتایی پێ بهێنرێ و ئەم ماڵوێرانی و نەهامەتی کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا هاتووە باش ڕابوەسێنرێت. کاک بەڵام بوو ینی ئەمەژت بۆدا بۆ نمونە ئێوە سەمڕۆ لیژنەکە چوونەتە ئەوێ لە نزیکەوە ناوچەکانتان بینیوە ینی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان بەواقعی بوونیان هەیە لەو ناوچانەدا یاخود ئەمەی کە ئێستا لایەن سوپای تورکیاوە وەکو لەشکرکێشی وەکو داگیرکاری بۆ سەر خاچ هێرێمی کوردستان دەکرێت تەنها بەهانەیەکە و بەهانەکەش پارتی کرێکارانی کوردستانە لەو ناوچەیە. ئێمە ئەوەی کە ئەمڕۆ ئەو لیژنەیە بە دوواداچوونمان کردووە هەر لە سەرەتا پاش ئەوەی کە لە محافەزەی بڵین لە پارێزگای دوهۆک کۆتاییمان بە کۆبوونەوەکان هێنا بەرەو شاری زاخۆ بەڕێکەوتین لەوێ ڕۆیشتینە ناحەی دەرکات پاشان ناحەی باتیفا و پاشان ناحەی کانی ماسێ. دیارە ئەوەی ئێمە مەیدانیان دیمان و ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ یەکەی ئیداریەکان کرد و قسەمان لە دانیشتوانی خەڵکی ناوچەکە کرد بەداخەوە دەوڵەتی تورکیا بێ ڕێزگرتن لە سەروەری یاسانیە و دەوڵەتیەکان بێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ عورفە نێودەوڵەتیەکان پێشێلکارێکی زۆری لە خاکی هەرێمی کوردستاندا کردووە و ئەتوانین بڵین تا مەودایەکی باش هاتوۆتە ناو قوڵایی خاکی هەرێمی کوردستانەوە ئەوەی کە ڕاستی بێ و ئێمە دیبێتمان و لە خەڵکەکەی گوێمان لێبوو بێت طبعاً پارتی کرێکارانی کوردستان ئەگەر لەم جێگانش هەبوو بن پارتیزانانە لەم جێگانە بوون وەکو ئێمە لە ئەعلامەکەی بینین وەکو مەفرەزەی پارتیزانی زۆر جار لە ناوخاکی تورکیاشە ئەوان چالاکیان کردووە و لە ناوخاکی هەرێمی کوردستانیشە شوێنێکیان نەبووە بە دیاری کراوی کە بڵی دیاری کراوە ئەوە نەبێت لەوانەیە لە هەندێک پێم وایە بنکە و بارەگەیان نەبوو ئەگەر بنکە و بارەگاکانیشیان هەبوو بێ بنکە و بارەگای شاراوە بووە یعنی ئەمانە وەک هێزێکی پارتیزان کاریان کردووە بەڵام سەرسوڕمانەکە لەوێدایە کە ئێستا دەوڵەتی تورکیا هاتووە ئەم لەشکرکێشەی کردووە و خاکی هەرێمی کوردستانی داگیر کردووە ئەو سنوورانەی کە دەوڵەتی تورکیا تای جێگیر بووە هیچ هاوڵاتێکی مەدەنی هەرێمی کوردستان لەو ناوچانەدا نییە. زۆر باشە. ئێوە چوونەتە ئەو ناوچانەوە شوێنەکانتان بینیەوە وەڵام لەمەوێت لەسەر بە دیاریکراوی چکەوتت هەم وێرانکاری هەم داگیرکاری و هەم هاتنە پێشەوەیکی زۆر هەیە لەلایەن سوپای تورکیاوە. ئەی بە دیاریکراوی چەند کیلۆمەتر سوپای تورکیا لەو ناوچانە هاتۆتە ناوە بۆ خاچ هەرێمی کوردستان و ئەو گوندانەی کە لەوێ ئێستا چۆڵکراون ینی بە ژمارە ئێوە لاتان بوو و ئەو زەرەر و زیانەی کە هەیە ینی بە ئامارەوە بە ژمارە لاتانە کاک بەڵام بۆ وەکو لێژنەکە. ئێمە ئەوانەی کە ڕۆیشتوین ئەتوانم بڵێم ئاماری ئەوانەمان وەرگرتووە بەس ئێمە ئەرکەکەمان کۆتایی پێ نهاتووە و سبەینێش بە هەمان شێوە لە ئەرکەکەمان بەردەوام ئەبین و بە دوواداچوونی زیاترەکەین لەو سنوورانەی کە بە هەمان شێوە کێشە و ئاڵۆزیتیا بووە و داتا و ئامارەکانی ئەو سنوورانە شوەرگرین. ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە تەنها هەر ئەو لادیانە نییە کە چۆڵ کراون و بگراوێران کراون. ئێستا ئەو لادیانەشی کە هەن لەو سنوورە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە سەردانمان کردوون یعنی دەتوانم بڵێم ڕێژەی لادیەکان ئەڕوا بۆ تقریباً 200 لادێ ئەمانش خەڵکەکەی ئارامیان لێ تێک چووە خەڵکەکەی لە دڵە ڕاوکەدا ئاژین و خەڵکەکەی ناتوانێ وەکو ئەوەی کە لە شوێنێکی ئارامیا بێ دەستی بەسەر ماڵ و مولک و زەراعاتەکەی خۆی ئابگا ئەمەش دیارە هەم لە ڕووی ئابووریشەوە زەرەر لە هەرێمی کوردستان دەدا.
ئەی کاگێ باڵام بۆ ئێوە بۆ نمونە بینیتان چکە وەکو دەوترێت لە میدیاکانەوە ئەنی سوپای تووشیا لەو ناوچانە دەوترێت دارە بڕێتەوە و ڕێگا لێدا بۆ ناوچانە و ئەوەی کە بیەوێت لەوێ دەیکات ئەمانەتان بینی بە چاوی خۆتان ئێمە بە چاوی خۆمان زۆر شوێنماندی بەڵام ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ ئەم شوێنانەی کە ئەم لەشکرکێشیەی یا ڕوویداوە ئەمە شوێنی شاخاوین لەوانەیە بڵێم تۆ لە بەرزاییەکەوە توانی سنوورێکی دیاریکراو ببینی بەڵام بگەڕیتەوە بۆ بەرزایەکی کە لەوانەیە سنوورێکی کەت لێوە دەرکەوێ ئەمانەش ئەتوانم بڵێم ئێمە لە زۆر جێگە ئەم دیاردەیەمان بینی کە بەڕاستی نەک تەنها جادەکان بڵێن ئەوەی کە بۆ جادە بەکاریان هێناوە دارەکانیان بڕیوەتەوە لە زۆر جێگاش ئەو شوێنانەی کە قەرەقولیان لێداناوە هەر بە تەواوی یعنی لە دوورەوە سەیری کە دیارە چۆن ساف کراوە دارەکانیان لە ڕێک دەرهێناوە بەڕاستی ئەمە یعنی کارەساتێکی زۆر 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 دژوارەوە مەترسێکی زۆر زۆر گەورەیە لەسەر هەرێمی کوردستان و بەداخەوە تا ئێستا حکوومەتی عێراقی فیدراڵیش خۆی بە خاوەنی ئەم بابەتە نازانێ باشە دەست خۆشکاک باڵام بۆ دێمە خزمەت جەنابەت بە تایبەتی لەسەر هەڵوێستی هەم حکوومەتی عراق هەم ئەو دوولیژنەی کامڕۆ سەردانی ئەو ناوچێتان کردو لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە پەرلەمانی کوردستان کە بزانین دواتر چیەکەن بەڵام دەچمە لای کاگیوە کاگیوە یعنی وەکو کاک باڵام بۆ ئاماژەی پێدا ئەوان ئەمڕۆ چوونەتە ناوچەکە و لە نزیکەوە ینی بۆ بینینی ئەو ڕووداوانی کە ڕووەدا وەکو چۆن لێ تەقەس الحەقایقیان کردووە لەوێ یعنی ئەوەی کە هەیە یعنی بۆ نمونە بیانۆکە هاتنی سوپای تووشیا بۆ ناوچەکە پارتی کرێکارانی کوردستانە ئەین پارتی کرێکارانی کوردستان لەوێ بنکە و بارەگای نییە وەکو کاک باڵام بۆ دەڵێوان بە شوی پارتیزانی ینی لەوێ چالاکی دەکەن ئەوەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەگوزەرێەوە مەترسیشی گەورە دروست دەکات ینی بوونی هێزە چەکدارە ئۆپۆسیۆنەکانی پارچەکانی دیکەی کوردستانە ئەمە تا چەند مەترسیە بۆ سەرخاچی هەرێمی کوردستان خۆ ئاساییە ئەمانە کە جێکراونەتەوە بەڵام لە چوارچێوەی یاساکار پێکراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە زەرەر لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و دەرودراوسێ نەدەن ئێوەکو بۆ نمونە حیزبی زەحمەتکێشانی کوردستان هەڵوێستان لەم بارەیەوە چۆنە یاخود لایەنە سیاسەکانی دیکە دەبێت هەڵوێستیان چۆن بێت لە ئاست ئەم ڕووداوانی کە دەگوزارێ بەڕاستی بارودۆخی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی هەستیار تێدەپەڕێ لەسەر هەموو لایەک پێویست دەکات کە زۆر بە دیقەتەوە مامەڵە لەگەر ئەم هەستیارێ بکەن وڵاتان تاویان بڕیوەتە خاچی هەرێمی کوردستان لە بیانوو دەگەڕێن دەبێت هێز و لایەنە سیاسیەکان بە هەڵوەستەکردن لەسەر ئەوەی کە وەکو باسم کرد مەترسیەکە مەترسی جدیە لێ نەگەڕێن هیچ زۆرە بیانوویەک بۆ وڵاتانی دەوروبەر وڵاتانی داگیرکرد بە تایبەتی تورکیا بهێڵنەوە لە ڕێگەی دیالۆگ لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی چارەسەرکردنی کێشەر و ململانەی نێوان هێز و لایەنە کوردستانیەکان دەکرێت ئێمە بتوانین ببینە فاکتەرێک کە نەهێڵین تیتر تورکیا بیانووی گەڕیلاکانی پارتی کرێکارانی کوردستان بخۆستەوە بۆی کە بێ خاکمان داگیرکە بێ جینۆسایدی ژینگەمان بکە بێ قەرەقۆڵ لەسەر قاچی هەرێمی کوردستان دابمەزرێنێ بۆ بینیمان ئەوەی کاک بەڵام بۆ باسی کرد ئەگەر ئەوان هاتوون ڕاوەجووی هێزێکی پارتیزان دەنێ ئەیمانەوەیان تەبرینی هەیە لەو شوێنانە ئەیکردنەوەی زیاتر لە ترک بارەگای سەربازی لەو شوێنانە ینی بیانوێک دەداتە ئەم مەسەلێ بۆیە بەڕاستی و باس کرد تورکیا نیەتێکی زۆر زۆر خراپی هەیە نیەتەکەی ئەو نیەتەیە کە ڕۆژ پێش ئێستا بەرپرسانی دەوڵەتی تورکیا ڕایان گیان کە دەڵێن سنووری کۆماری تورکیا ئەو 1000 کیلۆمەتر نییە کە ئێستا هەیە بگرە ئەوان سنووری هەرێمی کوردستان بە سنووری خۆیان لە سەرچێوەی میساقی ملی دەزانن بۆیە ئەوان ناویان بڕیوەتە خاچی هەرێمی کوردستان بۆیە دەبێت هەم لەلایەک هێزە سیاسیەکان بەترسەکە بەدەستیزانن هەمیش لەوەی کە نێڵن هیچ بیانوێک بچێتە دەوڵەتی تورکیا بۆی کە ئەم مەسەلێ بخۆزێتەوە بۆی زیاتر خاکمان هەرێمی کوردستان ئەو هێز و توانایی هەیە کە بتوانێت بەربەم تەماع و داگیرکاریە بگرێت ئەگەر بە پشتیوانی عراق نەبێت چکە عراق بەڕاستی تا پشتیوانمان ناکە هێزی سەربازی هەرێمی کوردستان ناتوانێت ڕێگری بکە بەڵام خۆ دەشتوانێت هاوکار نەبێت خۆ دەتوانێت بەڕاستی کێشەکانی خۆی چارەسەر بکە بەبوونی کێشە لە نێو هێز و لایەنە سیاسەت کوردستان وا دەکات کە ئێمە هاوکار بین بۆی دەوڵەت زیاتر بتوانێت زەفەر بە هەرێمی کوردستان بکات بۆیە من ناڵێم کە هێزی پێشمەرگە سەگدات بەرامبەر بە هێزێکی گەورەی وەکو ئەندام لە ناتۆ کە دەزانین ئەوەی پێ ناکرێت بەڵام ئەوەشی پێ ناکرێت
دەکرێت لە ڕێی سیاسی و دیپلۆماسی کێشەکانی نێوان خۆمان چارەسەر بکەین بۆی بەڕاستی ڕێگری بکەین لە داگیرکەری زیاتر بەلاتی داگیرکەری دەوڵەت کە ئێستا تر و 5 کیلۆمەتر لەو ناوچانە هاتوۆتە ناو خاچی هەرێمی. باش دەست خۆش کاک هیوا کاک بەڵام بۆ ئێوە بۆ نمونە لەگەڵ لیژنەکەی پەرلەمانی عراق لەو ناوچانە بوون و دڵنیام ینی گفتوگویەکی چڕوپڕیشتان کردووە بیرروڕای خۆتان گۆڕیەوە لەو بارەوە هەڵوێستی ئەوان چیە ینی ئەوان جددین یاخود ئەم سەردانە سەردانێکی ئەروە ڕۆتینە بۆی کە بەدەنگ بانگەوازەکەی ئێوە بێن وەکو بانگەوازی پەرلەمانی کوردستان کە لەگەڵ تانابن ناوچەکان ببینن ینی ئەوان چیەڵێن هەڵوێستیان چیە جددین؟ طبعا بۆ ئەم بابەتیان ئەتوانم من بە شێوەیەک بێڵم کە چۆن ئەو لیژنەی لە پەرلەمانی کوردستان بڵین دروست کراوە لە سەرجەم فراکسیۆنەکانەوە لە لیژنە پەیوەندیدارەکانە ئەو لیژنەیەشکە لە بەغدای پایتەختەوە هاتووە بە هەمان شێوە لە نەتەوەکانەوە توانم بڵێم لە هەندێک لە فراکسیۆنەکانەوە بە پێی تایبەتمەندی لیژنەکانە. ئەکرێ ئێمە هەم لەوەی کوردستان و هەم لەوەی بەغدادیش یەکبیر و یەک بۆچوون نەبین بەڵام پێویستە پێش هەموو شتێک بیر لە سەروەری و سیادەی خاکی عێراق بکەینەوە کە لە حاڵەتێکدا حکوومەتی مەرکەزی عێراق بۆ داهاتەکان هەرێمی کوردستان بە مڵکی خۆی ئەزانێ بەڵام بۆ قەیرانەکان بە هیچ شێوەیەک لەگەڵ هەرێمی کوردستاندا نەبووە و ئەمە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستەی لەسەر بکەوە نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراق ڕاشکاوانە ئەمە بە پەرلەمانتارەکانی کە بڵێن و بە حکوومەتیشی بڵێن بۆچی حکوومەتی عێراق بۆ داهاتەکان هەرێمی کوردستان بە پارچەیەک لە عێراق ئەزانێ و بۆچی بۆ کاتی لێ قەوماوەکانیان ئەو کاتانەی کە دەست درێژی ئەکرێتە سەر سیادەی ئەوان تەنها ئەگەر بگرا بە ناڕزایەتی دەربڕینیش بێ بڕیارێک لەم بابەتەوە نادەن بەڕاشکایی ئەمە من ئەتوانم لیژنێوت بەڕاشکایی بەم لیژنێتان و دیەوە ئەمە بە دڵنیاییەوە من ئەمە بەڕ لیژنەکەشمتەوە بە لای ئەلامەکانیش باسم کردووە و من یەک ئەوەی مای دڵخۆشی بێ ئەوەی کە ئەمڕۆ دیومە لە ناو ئەو خەڵکەی کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون من سەیرم لێ حیزبەکان هەمویان خۆیان بە نوێنەری خەڵکەزان و ئەڵێن ئێمە نوێنەری ئەم میلەتین بەڵام لە کاتێکدا ئەوانەی کە تۆ نوێنەرایەتیانەکەی داوات لێکەن ئەڵێن یەکێتی و یەکریزی زەمانیمانەوەمان ئەکا ئێمە داوا لەسەر جەم حیزبەکان ئەەکەین یەکدەنگ و یەک هەڵوێست بن سەبارەت بەم ئاڵۆزیانە و سەبارەت بە گەڕاندنەوەی ئۆقرەی و ئارامی بۆ هەرێمی کوردستان. و من واشیێزانم هەروەکوتم پێویستە هەم ئێمە لە پەرلەمانتارەکان لە پەرلەمانی کوردستان و ئەوانشی پەرلەمانتارەکانی کە لە عێراقی فیدراڵن ئەوە کوردەکان هیچ کە ئەرکی سەرشانیانە پێویستە داکۆکی لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان کەن بەرز ئەوانشی کە لە عێراقن لە نەتەوەکانی کەن و ئەتوانم بڵێم لە فراکسیۆنەکانی کەن پێویستە ئەو زەختە لەسەر حکوومەتی فیدراڵی عێراق دروستکەن کە حکوومەتی فیدراڵی عێراق دەسەڵاتی هەیە کە هەم ئەتوانێ وەک وتم بانکردنی سەفیری تورکیا لە بەغداد هەم وەکو کشاندنەوەی سەفیری خۆی لە دەوڵەتی تورکیا هەم وەکو وەستاندنی یان قەتعکردنی عەلاقەی ئابووری و عەلاقەی سیاسی ئەمانە یعنی کۆمەڵێک کارتانە کە بەدەست حکومەتی عێراقەوەی ئەتوانێت جێبەجێ بکە. ئەمە وەکو پێشنیار بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئێوە وەکو لێژنەی پەرلەمانی کوردستان کە چوونەتەوێ ینی بۆ نمونە جەناب دوتت ئێوە بەیانی هەندێ کار و چالاکی دیکەتان هەیە لەم چوارچێوەیەدا دوجار ئێوە ینی ڕاستپاردەکانتان چیە بێ پێشنیازەکانتان چیە بێت ینی ئەگەر پێشنیازەکەن و ڕاستپاردەکەن دواتر بە جدی کاری لەسەرکرێ لەلایەن پەرلەمانی کوردستان و پەرلەمان دەتوانێت فشار دروستکە بۆ سەر لایەنەکانی بەشدار لە حکوومەت و پەرلەمان بۆی کە بەرپەرچی ئەم داگیرکاری و ئەم لەشکرکێشیە بدرێتەوە. طبعا ئەوەی کە ئێمە بەیانی ماوەمانە لە ئەرکەکەمان تەواوی بکەین پاش تەواوبوونی ئەو ئەرکە پێویستە کۆی ئەو ئەندامانەی پەرلەمانەیەدا بوون دابنیشین و راپۆرتی کۆتایی بنووسین و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی بکەین
و ئەمەش تەنها بەوە بەس نییە ئێمە ئەم راپۆرتە بنووسین و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی بکەین بەڵکو ئەتوانین یان لە دانیشتێکی پەرلەمان یان ئەتوانین لە کۆبوونەوەی فراکسیۆنەکانی خۆمان یان لە لیژنەکان ئەم سەردانی خۆمان بۆ بڵێن هاوپیشە پەرلەمانتارەکانمان باز بکەین و ئەوەی ئێمە دیومانە و ئەو خەتەریاتانی کە ئێستا لەسەر خاکی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی بتوانین یەکدەنگیەک دروستکەین لە ناو پەرلەمانی کوردستانە کە بەڕاستی ئەمە یعنی گومانێکی زۆری تایە کە وەک ئاماژەم پێدا حکوومەتی عێراقی فیدراڵ بە هیچ شێوەیەک ئامادە نییە کە تەنها وەکو ناڕەزایەتیش بێ لەسەر ئەم بابەتە بێتە جواب وە عێراق کە لە دەستورەکەی داهاتووە ئەڵێ وڵاتی عێراق ئەندامی بڵین دروستکەری وڵاتانی عەرەبیە و ئەندامی کاریگەرە لەگەڵ ئەوەشدا هەتا ئێستا یەک وڵاتی عەرەبی تەنها بە یعنی ناڕەزایەتی دەربڕینیش بێ یان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانیان باسییان لەم لەشکرکێشەی تورکیا نەکردووە و ئەمەش دەرخەری ئەوەیە پێم وایە عێراق ناکرێ ئیتر خۆی بەم بابەتانەوە مەژغوڵ بکات چونکە من پێم وایە کاتی خۆشی لە زمانی سەدامە دەوڵەتانی عەرەبی لە عێراق ترساون لە سەدام ترساون بۆیە هەندێک جار لە کێشەکانیان خۆیانیان هەڵداوە ئەگەر ئەوان ڕاستەکان عێراق بە وڵاتێکی عەرەبی ئەزانن خێرە ئێستا عێراق لە گەورەترین قەیرانی ئەمنی قەیرانی دارایی یعنی قەیرانی سیاسیایە کەسیان ئامادەنین بە هیچ شێوەیەک دەستی هاوکاری بۆ عێراق درێژ بکەن ئەگەر لە ئێستادا ینی هەڵوەستە نەکرێت هەم لەلایەن هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان ئەگەر یەکگرتو و کۆدەنگ نەبن لەسەر ئەم پرس و ئەم مەترسیە گەورەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لە چوارچێوەی بەدەنگی عێراقا پێ دوایە ئەم مەترسیانە پەلەکێشن بۆ شتی دیکە بەدڵنیاییەوە خۆی ئێمە لە بیرمان نەچێ ئێمە تا ئێستا هەموو هەرێمی کوردستان هەموو عێراقەکەی کە کەسمان پابند نەبووین بەو دەستورەوە و پێشمان وایە هەر لایەکمان بۆ خۆمان پێمان وایە ئەگەر پابند بین بەم دەستورەوە زەرەرمانە بەڵام پێچەوانەی ئەمە ڕاستە ئەگەر ئێمە بێت و ئەو دەستورەی وەکو ئەوەی کە داڕێژراوە مولزەم بین پێوە پێم وایە عێراق ئەگەڕێتەوە بۆ ئەو عێراقەی کە خاوەنی سەروەری خۆی بێ و خاوەنی دەسەڵاتی خۆی بێ و کە وڵاتەکانی کەش سڵی لێ بکەنەوە نەک وەکو ئێستا بە هەوەسی تەراتێنی تیا بکەن ئەمە ئەگەر پێچەوانەکەشی بێ هەم هەرێمی کوردستان زەرەرێکی گەورەی تیاکە و هەم حکوومەتی عێراقی فیدراڵ زەرەرێکی گەورەی تیاکە و ئەوەشمان لەبیر نەچێ هەم تورکیا و هەم ئێران و هەم سووریاش زەرەر لە تێکچوونی بارودۆخی هەرێمی کوردستان ئەکەن بۆیە من پێم وایە تورکیا ئەگەر بیر لەوە بکاتەوە توانێت لەشکرکێشیەکانی فراوانتر بکە لێرەدا بەستەهوا چووە چونکە تورکیا دەوڵەتێکە ئەندامی ناتۆیە دوای شەڕکردن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بۆ نزیکەی 30 ساڵ هیچ لە مەبەستەکەی نەگۆڕیوە هیچ لە بابەتەکەی نەگۆڕیوە ئەوە نەبێت کە نەهامەتی بەسەر گەلی تورکیا هێناوە چونکە ئەوەی کە لە تورکیا ئەکوژێ ئەگەر لە ڕیزی پارتی کرێکارانی کوردستان بێ واگەڕ لە ڕیزی دەوڵەتی تورکیا بێ ئەوە هەر هاوڵاتی ئەو وڵاتەیەوە زەرەرەکەش بۆ ئەو وڵاتەیە گەڕێتەوە و ئەوانشی کە ئەو پیلانانە ئێستا ئەیبینین بەڕاستی ئەو بەو شێوەیە یەک خەڵک وێنای ئەکا تورکیا زەرەرێکی ئابووری زۆر گەورەی کردووە و زەرەرێکی ئابووری زۆر گەورەشەکە وەکۆش بینین ئابووری تورکیا داڕوخاوە بۆیە بۆ تورکیا خۆی زیاتر لە بەرژەوەندی خۆیەتی کە هەوڵ بدا کێشەی پارتی کرێکارانی کوردستان بە شێوەی ئاشتیانە چارەسەر بکاوە ئەگەر تورکیاش بێوێوا لە کورد بکاکە بێ ئەوەی کە هیچ کار ئاسانیەک بۆ هاوڵاتیانی کورد لە تورکیا بکە کورددان بەوە دابنێن کە پەکەکە خەبات بۆ دۆزی ڕەوای نەتەوەی کوردناکە ئەمە شتێکی هەڵەیە چونکە ئەگەر تورکیا بێوێ ئەم ڕاستیە بۆ خەڵک بسەلمێنێت تورکیا بابێت دەست پێشخەری لەوەدا بکە مافی کوردانی تورکیا بدا کە ئێمە لە تورکیا لە 20 بۆ 30 ملیۆن کورد لەوێ ئەژین کەموو مافێکیان لێ زەوت کراوە و دەوڵەتی تورکیا ئامادەنی ئەم مافانیان پێ بدە بۆ ئەوەی ئێمە ڕووی ڕاستەقینەی ئەم بابەتەمان بۆ دەربکەوێ کە ئایا بزانین پەکەکە لەسەر دۆزی ڕەوای کورد خەبات ئەکا یان بۆ بەرژەوەندی خۆی خەباتەکە
تورکیا پێویست ناکا پەنابەرێتە بەرشەڕ بەس بەڵکو وتم تەنها بەوەی کە مافی کوردانی باکوور بدا ئەتوانێ ئەو کاتە هەم بۆ کورد و هەم بۆ ڕای دنیاش ڕوونی بکاتەوە کە پەکەکە خەباتیان بۆ دۆزی ڕەوای نەتەوەکەیان کردووە یان بۆ بەرژەوەندی خۆیانیان کردووە. دەست خۆش کاک بەڵام بۆ دێمە خزمەت جەنابەت بەڵێ کاک هیوایانی ئێمە هەمیشە وەکو پێشتری ژوتم لە خاچی هەرێمی کوردستانە ژمارێکی زۆر لە ئۆپۆسیۆنی وڵاتانی دەوروبەرمان بە تایبەتی پارچەکانی دیکەی کوردستان هەیە و هێزی چەکداری ئەم لایەنانەشەیە و تا بۆ نمونە ئێستا وەکو پارتی کرێکارانی کوردستان کە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان هەن. هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان چۆن ئەتوانن پەیوەندیشی دۆستانە لە چوارچەوەی پاراستنی بەرژەوەندیەکان و سەروەری خاچی هەرێمی کوردستان لەگەڵ بە دیاریکراوی پەکەکە بەدیبێنن. ئەمە چۆن دروستە بێت؟ ئاخۆ پەکەکە ئەتوانێ بەرژەوەندی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت و قەواری هەرێمی کوردستان وەکو دەوترێ نەخاتە مەترسیەوە؟ کاڕێدەنجی بۆ من نایە وەڵا بەڵێ گوێم لە پرسیارەکە نەبوو. ئێستا گوێت لە دەنگی منە کاک هیوا؟ کاک هیوا گوێت لێم نییە؟ گوێت لێم ئێستا کاک هیوا؟ باشە کاک هیوا تا دەنگەکە چاکە بێت دێمە خزمەت جەنابەت کاک باڵام بۆ ینی ئەوەی کە بۆ کاکیوا وەکو پرسیارێکا ڕاستەم کرد هەرێمی کوردستان وەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەتوانن ئەو پەیوەندی دروستە لەگەڵ ینی پارتی کرێکارانی کوردستان دروست بکەن کە وا قەنەعەتی پێ بکەم توانێ ئەو پارێزەری بەرژەوەندیەکانی هەرێم بێ و ئەو ڕێگە نەداد و ینی هۆکار نەداتە دەست تورکیا کە بێت ئەم لەشکرکێشێ بکات و خاچی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە ئەتوانێت ئەوە بکرێت لە ئێستادا؟ بڵێم بەڵێ کە ئەویش ئێمە جارێ خۆمان لە نێوخۆی خۆماندا خۆمان ڕێک بخەینەوە ناوماڵی کوردیەک بخەینەوە ئێمە ئەگەر یەک ناوماڵمان هەبێ و ئێمە ئەگەر یەک گفتار و یەک ڕەفتار بین پێم وایە ئەتوانین تەسیرمان لەسەر پارتی کرێکارانی کوردستانیش هەبێ کە هاوکار بن لەسەر ئەم بابەتە بەڵام ئەمەش نابێ بە تاکە ڕێگا چارەسەر بەڵکو من وەکو ئاماژەم پێدا کلیلی چارەسەری ئەم بابەتە لە لای دەوڵەتی تورکایە. دەوڵەتی تورکیا ئەگەر بێوێ ئەم بابەتە چارەسەر بکە ئەتوانێ بەبێ ئەوەی کە بگاتە ئەوەی کە یعنی ئابوووریەکی زۆر لە شەڕدا سەرفکە چارەسەری ئەم کێشەیە بکرێت. کاک باڵام ینی ئەمەوێ پرسیارێکی دیکە لە بەڕێستان بکەم بۆ نمونە ئێسێمە لە ڕابردووە زۆر ڕاگەێنرا کە پێویستە لە هەرێمی کوردستان کۆنگرێشی نەتەوەی و کۆنگرێشی نیشتیمانی بکەین بۆی کە سەرجەم هێز و لایەنەکان بەشدار بکەن بۆی کە بتوانرێ بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیەکانی هەرێمی کوردستان بپارێزێت. لە ئێسادا پێتان وان نییە ئەم ساتە ساتی ئەوەیە و خۆڕێخستنەوەیە و پێویستە هەموو لایەنەکان بەجددی هەوڵ بدەن بۆ ئەمە؟ طبعاً بە دڵنیاییەوە ئەمە نەک بڵێن ئێستا کاتی هاتووە ئەمە زووتریش کاتی هاتبوو بەس ئێمە لەبەرەوەی خوێندنەوەمان بۆ بابەتەکان نەبووە بەداخەوە لەبەرەوەیش کە کورد پلانی درێژخایەنی نییە وامانزانیوە ئەو بڵین پێش هاتانەی کە هاتوۆتە پێشمان تا سەر بۆمان بەردەوام ئەبێ نەمانزانیوە کە ڕۆژێک لە ڕۆژان دێ لەوانەیە عەرقە لە بێتە ڕێمان و قورستریش بێ. بەس منەمەیە لێرە ئەوە بڵێم کە بەڕاستی یعنی ئێستا ئەگەر تورکیا بیاوێ ئەوە بک بە بیانوو بۆ خۆی کە شەرعێت بەوە بدا لەبەر بوونی پارتی کرێکارانی کوردستان دەست درێژیە کاتە سەر خاکی هەرێمی کوردستان دیارە ئێمە نەبەدەست خۆمان بووە کە تەوزیع کراوین بەسەر تورکیا عێراق ئێران سووریا و نە لە دەسەڵاتی خۆشمان نابووە کە بە کوردی لەدایک بووین یان نەتوانین بڵین لە خانەوادەیەکی کورد لەدایک بووین. لەبەرەوە ئەمانە هەمووی ئەمری واقعە و پێویستە تورکیا گەر یعنی لەو خەونە ڕابچڵەکێت تازە ئەمانە ئەمری واقعن و بەم شێوەیە کە هاتووە بەم شێوەیەش بەردەوامە بێ بەڵام ئەگەر کورد خۆی نەبێت بەوەی کە ئەم ئەزمونە لە خۆی تێک بدا لەبەرەوە من لێرەوە پێشنیاری ئەوەکەم ئیتر بە ئێمە وەکو نەتەوەی کورد سەیری ئەوە بکەین کە بزانین
دەوڵەتەکان هیچیان ئەوانەی کە کوردیان بەسەرادا بەش بووە ئەگەر بەرژەوەندیان لەگەڵ ئێمانە بوو بێ قەت ئامادە نەبوون لە تێنانمان پێ بدەن و لە ئایندەشا بە هەمان شێوەیە ئێستاشکە لەگەڵمانن لە بەرژەوەندی خۆیانە بۆیە ئێمە پێویستە ناوماڵی خۆمان یەک بخەین و ناوماڵی خۆشمانمان یەک خست داوای چارەسەری ئاشتیانە بۆ پارتەکانی کەی بەشەکانی دیکەی کوردستان بکەین. دەستخۆش کاگ هیوا ئێستا ئەگەر جۆ لە دەنگی منە ئەمەوە پرسم چکە پێشتر پرسیارێکم ڕاستە کردی جۆت لێ نەبوو دواتر پرسیارەکەم لە کاگواڵام بۆ کرە وەڵامیایەوە یعنی لە هەرێمی کوردستان بۆ نمونەی مە چۆن نەتوانین لایەنە سیاسیەکان حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیشی دروست و دۆستانە و برایەنە لەگەڵ ینی لایەنە ئۆپۆسیۆنەکان و چەکدارەکانی پارچەکانی دیکە دروست بکەین کێسەر لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە و زۆر جار ینی دەوڵەتانی دراوسێ ئەوانیان کردوتە هۆکارێک و فاکتەرێک بۆ دەستدرێژیکردن و داژیکردنی خاچ هەرێمی کوردستان ئێمە توانین ئەوە بکەین ئەگەر ئەتوانین بیکەین بۆ نەمان کردووە تاوەکو ئێستا بە دڵنیایی دەتوانین بیکەین کاتێک کە هەر لایەنێک لەو لایەنانە ئەرک و مافی خۆی زانیت ئێمە ئەو کاتە ئەم پرسە دەتوانین بە ڕێگەی دیالۆگەوە لە نێوان هێز و لایەنە کوردستانیەکان بە چارەسەر بکەین واتە بوونی هەر هێزێکی ئۆپۆزیسیۆنی پارچەکانی تری کوردستان لێرە لە سەرخاچی هەرێمی کوردستان کۆمەڵێک ئەرک و مافی لە ئەستۆیە ئەرک بۆی کە دۆخی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێ ماف وەکو هەر هێزێکی تری ئۆپۆزیسیۆن وەکو باقی وڵاتانی تر ئێمە بە تایبەتمەندی خۆشمانەوە وەکو کوردستان کە ئەم قینەتەوەیم لەگەر پارچەکانی تری کوردستان هەیە بەڵام دیسانیش بە لە بەرچاوگرتنی ئەم بارودۆخە ئێمە دەتوانین ئەم پرسە چارەسەر بکەین چۆن مەسەلەن ئێمە دەزانین ئەوە فەڵەستینیەکان لە وڵاتانی دەوروبەرن لە ئوردنن لە لوبنانن لە مەسڕن هیچ کاتێک دەوڵەتی ئیسرائیل ناچێت پەلاماری ئەو وڵاتانەدا بڵێ لەبەرەوەی لەوێ فەڵەستینیەکان هەن ئەمە حەقێکە قانون ئەو مافی پێداون بۆیە کورد یان هێزە سیاسی ئۆپۆزیسیۆنەکانی پارچەکانی تری کوردستان کاتێک کە لێران یان لە سنوورەکانی ئێمان ئەمە قانون ئەم ڕێگەی پێداون بەڵام ئەوانیش وەکو ئەو التزامەی کە دەکەوێتە سەرشانیان بە لە چاوگرتنی بارودۆخی پێ دوایە ینی ڕەچاوی بارودۆخ و ینی خصوصیەتی هەرێمی کوردستانیان کردبێ ئەوان زۆریش کراوە زۆریش کراوە ئێمە دەبینین خۆ ئەگەر پەکەکە بە بیان و دەگرێت بەڵام دەبینی کۆمەڵی هێزی تری ئۆپۆزیسیۆنی کوردستانی پارچەکانی تری کوردستان لێرەن بەڵام ئەمە ئەوە دەردەخا کە ئەمەی تورکیا دەنیا بیانووە چکە دەزانین یعنی لەوەش سەرچاوی گرتووە کە تورکیا سیاسەتێکی پاوانخوازی دژمنکارانەی نەکەن بە تەنیا بەرامبەر بە کورد هەر لە ساڵی ڕابردوو بینیمان بەرامبەر بە لیبیا کردی بەرامبەر بە ئەرمینیا بە ئازەربایجان کردی لە کێشی ئازەربایجان ئەرمینیا کردی یعنی سووریا کردی لە ڕۆژاوای کوردستان کردی ئەفرینی داگیر کرد ئێستا لە بەشێک لە شارەکانی ڕۆژاوای کوردستان تەنانەت زمانی عەرەبی قەدەغە کردو و دەبێت لەوێ خەڵک بە زمانی تورکی بخوێنن ئەو شارانەی کە دەوڵەت داگیری کرد لە دەسوەردان لە قوڵایی هەرێمی کوردستان کردی خۆمە بینیمان لە سەردەمی ڕیفراندۆم لە سەردەمی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک دەوڵەتی تورکیا زۆر دژمنانە مامەڵی لەگەر ئەفغانستانە کرد لەگەر هەرێمی کوردستان بۆیە دەبێ هەمومان لەوە تێبگەین ئەوەی تورکیا کردێتێ بیانوو دنیا بیانوێکی نەمایە ئەجینا بەڕاستی سیاسەتێکە کە مەترسیەکی گەورە لە پشتی و سیاسەتەیە کە بە ترسی داگیرکردنی خاچی هەرێمی باشە ئەو مەترسیە گەورەیە ئێمە پێشتر بە کاکباڵەمۆ شمود ینی چۆن نەتوانین لە هەرێمی کوردستان بەری پێبگرین یاخۆ ڕێکارەکان چییە یاخود ڕێگاکان فاکتەرەکان چییە ئەتوانین لێسایە لایەنەکان کۆنگرینەتەوەی بەستن بۆی کە بەرژەوەندی باڵای ئەم هەرێمە و خەڵکی کوردستان بپارێزن یاخود چ ڕێگایشی دیکەی نیشتیمانی هەیە بۆی کە ئێمە ئیترخاچی هەرێمی کوردستان ئاوها نەبێتە ینی وێرانکاری بەدەستی ینی هێز و سوپای وڵاتانی دراوسێەوە کاکاورە پرسی کۆنگرینەتەوەی ساڵانیش زۆر هەوڵی بۆ دەدرێت ئێستا بەو ترازانەی نێوان هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان بە تایبەتیش لە ناوخۆی هەرێمی کوردستان و مامەڵەکردن لەگەر جیاجیاکان لەگەر عراق وڵاتانی دەوروبەر ئاسانی ئێستا لەو قۆناغا بەڵام دەکرێت لەسەر لایەنی کەمی لێک تێگەیشتن لە نێوان هێز و لایەنە سیاسەکان ڕێکەوتن بکرێت
ئێستا هەوڵێکی زۆری جددی دۆستانی کوردیە هەر بۆکو سەبقێکیش بۆ کورسات نیوز پێتان بڵێم لەم شەوەوە شاندێکی باڵای دۆستانی کورد لە پەرلەمانتار و لە ڕۆژنامەنووس و خەڵکی ئەکادیمی لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپی دەگەن لە ئەرێمی کوردستان کە دەیانەوێت قەڵغانێک تش بە داگیرکاری دانوێت پرۆژەیەکیان هەبێ بۆ ئاشتی لە نێوخۆی کوردستان ئەمە بەڕاستی هەوڵێکی دۆستانی کوردە کە دەکرێت ئەمە بقۆزرێتەوە لە ناوخۆی خۆشمان هێز و لایەنە کوردستانیەکان ئیستیجابە بکەن بۆ هەوڵی دۆستانی کورد دەیدەن بۆ تەبایی نێوماڵی کوردی بۆ ئاشتی نێوماڵی کوردی بۆ یەکریزی نێوماڵی کوردی. دەست خۆش کاگە هیوا ئەوە خاڵێکی گرنگە بە حقت کاگە بەڵام بۆیان ئێمە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان و هەروە ئەندامی لێژنەی ئاسایش و هەروەها بەرگری ئەوە پرسم ئێوە بۆ نمونە دەگەڕێنەوە و یاداشتی خۆتان دەدەنە پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستان ینی ئەگەر هەر یاداش بێ و کۆمەڵێک خاڵ بێ بڵاوی بکاتەوە بەڕاستیانی ئەمە هەم دڵگرانی ئێوەی لەکەوێتەوە کە کارەکەتان جێگەی خۆی نەگرتووە هەم خەڵکی کوردستانیش بەڕاستی مەترسیەکان بە قورستر لێکەدەنەوە بۆ داهاتوو یاریمی کوردستان. ئەمێ هەروەکو دوا پرسیاریش بۆ بەڕێزت هەنگاوەکانی داهاتوو دەبێت چۆن بن حکوومەت پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لایەنە سیاسیەکان فراکسیۆنە جیاوازەکان ئاراستەکانی ئیشکرد نەبێت چۆن من بە حەقەت بۆ دروستنەوەی مەترسی ئیتر لەسەر خاچ یاریمی کوردستان فەرموو. زۆر سوپاس دیارە وەکو جەنابەت باست کرد ئێمە دوای ئەوەی کە راپۆرتەکەمان نووسی و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد و کاتەش پێویستە تەبعەن وەکو جەنابتەڵی ئەمە تەنها هەر ناڕەزایەتی دەربڕین نەبێت چونکە ناڕەزایەتی دەربڕین هیچ تەئسیرێکی نابێ. ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان ئەیکەین لە ڕێگەی عەلاقە دیبلۆماسیەکان لەگەڵ عەلاقەی کە لەگەڵ وڵاتانە هەمانە ئێمە ئامادەنین شەڕی کەس لە بری هیچ کەسێکی کە بکەین و ئەوەیشی کە ئێمە لە دەستمانە بۆ چارەسەرکردنی کێشەی تورکیا کە کێشەیەکی ناوخۆیە لە نێوان دەتوانم بڵێم ڕژێمی دەسەڵاتدار لە نێوان نەتەوەی کورد و نەتەوەی تورکدا دروستی کردووە بۆ ڕیوایەدان بە خۆی و بەردەوام بوون لە دەسەڵاتی خۆی ئێمە هاوکاریان بین هەم خۆشمان و هەم دۆستەکانیشمان بۆ ئەوەی ئەم کێشەیە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکەین. دیارە وەکوتم ئەوەی کە ئەرکی سەرەکیە بێ و ئەرکی قورس ئەبێ ئەوەیە کەوێتە سەر پەرلەمانتارەکانمان لە پەرلەمانی بەغداد و کەوێتە سەر وەزیرەکانمان لە حکوومەتی عێراقی فیدراڵ و ئەوەش بزانین سەرۆک کۆماری عێراق بە هەمان شێوە لە پشکی کوردە و لە فراکسیۆنی سەوزیەکێتی نیشتمانی کوردستانە بۆی ئەمانیش ئەرکیان ئەکەوێتە سەر کە کار بکەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بە شێوەیەکی ئاشتیانە ئەمە هەم ئەرکی پەرلەمان و حکومەتانەوە هەم ئەرکی پەرلەمان و حکوومەتی عێراقی فیدراڵ و سەرۆکایەتی کۆمارە کە وەک ئاماژەم پێدا ئەم بابەتە بە گفتوگۆ بە ئاشتیانە چارەسەر بکرێت نەک ئەوەی خوێنی زیاتری خەڵکی بڕێژرێت. دەست خۆش کاگە باڵام بۆ بەڵێ کاگە هیوا سەید سەلیم ئەمەوێ دواوتە و دواپەیامی بەڕێزیشت لەم بارەوە بزانین و هەنگاوەکانی داهاتوو بە چه ئاراستەیەک بن بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان فەرموو. ئومێد دەکەین لە نێوخۆی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە ئێستا نیژنەی بە دوواداچوون بۆ ڕاستیەکان دەگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق بە چاوی خۆیان ئەو وێرانەیە دەبینن بە چاوی خۆیان ئەم داگیرکاریە دەبینن بە چاری خۆیان برکە و بارەگاکانی لە نێوخاچی هەرێمی کوردستان دەبینن بە چاوی خۆیان وێرانەی دێیەکان و ڕاگواستنی خەڵکی سیڤیل لەو شوێنانە دەبینن بتوانن بە هەموو لایەکیان کارتی عێراق کە ئۆباڵی بەرپرسیارەتی پاراستنی سنوور و سیادەی خاچی عێراق دەکەوێتە سەر دەوڵەتی ناوەندی بتوان ئەم کارتە باش بەکاربێنن هەموو لە ڕێگای عێراقەوە فشار بکەن فشارە دیبلۆماسی و سیاسەکان عێراق هانای خۆی بات بۆ نەتەوەی گرتوەکان شەکوای خۆی دژ بە داگیرکاری دەوڵەتی تورکیا بباتە UN بۆی بتوانین لە ئێستاوە سنوورێک بۆ داگیرکاری دەوڵەتی تورکیا دابنین لە ئاستی ناوخۆش بەم شێوەیە مامەڵە لەگەر پرسەکە بکەین نەک پرسی داگیرکاری
لاپەشمان کار لەسەر کۆمەڵێک ئەجندای جیاواز هەر یەکە و لە ڕوانگەی خۆیەوە مامەڵە لەگەر ئەم پرسە بکە. هیوادارم لیژنە پەرلەمانیەکە ڕاستیەکان وەک خۆی بگوازنەوە بۆ ئەو شوێنەی کە پەیوەنددار. بەڵێ سوپاس بۆ هەریەک لە میوانە بەڕێزەکانم کاگیوا سەید سەلیم کە لە ڕەوانزە ڕێگەی سکایپ لەگەڵمان بۆ ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان، هەروەها کاک باڵام محەممەد ئەندامی لێژنەی پێشمەرگە و ئاسایش لە پەرلەمانی کوردستان کە جەنابیشیان لە شاری دووهۆک لە بەرنامەی پانۆرامای میوانمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز سەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەشکرا، خواتان لەگەڵ.